ئەمڕۆ دکتۆر محەممەد پێنجێنی مامۆستای زانکو سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئامادەیەکەن بفەرمێ مامۆستا. فەرموو دکتۆرجان. فەرموو بۆێرە. سەرکەوتوو بن بەخێر سەرەتا پیرۆزبای مانگی ڕەمەزان لە جەناب و سەرجەم مسلمانان گیان و مسلمانانی کورد دەکەین. پێمان خۆشە بەلۆی هەر پرسیارێکین وەکو دکتۆرێکی بەڕێز و مامۆستایەکی ئاینی لەم مانگە پیرۆزەیە پەیامەت چییە؟ بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان دەستخەوشی جار سەرەتا لە ئێوە کەم و لە هەموو ستافی کەناڵی کورسات و بۆ هەروەها بینەران و ویسەران بەڕێز لە شوێنەکەن ڕەمەزان لە هەمووان پیرۆز بێ ئینشاءڵڵا مانگی بە خۆداچوونەوە و مانگی داتاکردنەوەی دەروون و گەڕانەوە بە شوێن مانا جوانەکان و دروستکردنەوەی واتە جوانەکان لە جەستە و لە ڕۆح و لە هەستی ئینسانە پیرۆزبایی لە هەمووانەکەم ئینشاءڵڵا. هیوادارم هەر کەسە بتوانێت بە قەدەر توانەکانی خۆی کە بۆ یەکری و چەندی بۆ کراوە لەم پرۆسە گەورە پێگەیاندە پەروەردەییدا پەشدار بێ بۆ جارێکی تر بە خۆیان بچێتەوە ئەو ناڕەحەتی و ئەو لەکانی کە لە دەرونیا دروست بووە لە هەستیا دروست بوویان کۆمەڵێک کردداری جوان هەیە تا ئێستا پێی نەگەشتووە ئینشاءڵڵا هەوڵدا لە تەمەن چووکە تەمەن وەکو بنیادنانی باخچەیەکی زۆر گەورە واتان هەبێ هەر ساڵە بەرهەمێکی تازە و میوەیەکی تازە بخەینە بەردەست بۆ یەکەوە هەم خۆشمان هەم خەڵکی استفادەی لێ بکەن. زۆر سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی مامۆستا ئەمڕۆ تەورەکەمان لەسەر ئەوەیە چەند گرنگە ئێمە ئارام بین لەسەر خۆ بین ئاگامان لە هەڵسو کەوتمان بێ. ڕاستە ئەمە فەرزێکی خواییە بەسەرمانەوە بەڵام لەگەڵەوەی کە لە خواردنەوە خۆمان دوورەخینەوە ئەمە بەس تەنها بەسە یاخود ئەبێ ئێمە لە هەڵسو کەوت و ڕەفتار و ئارامیمان و چۆنێتی مامەڵەکردنەمان ئەمانەش هەمووی پەیوەستە بە ڕۆژەکەمانە. خۆی لە ڕاستیە ئەگەر ئێمە بچینەوە بۆ دەقەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کۆمەڵێک واتای تر لە پشتی ڕۆژەوە هەن کە ئەو واتانە لەوانەیە هێندێک جار لە ڕۆشنبیری موسڵمانە ون بن یا لە لای گشتی مەسەلەن ون بێت چونکە لەبەرەوەی تاکی کوردی ئێمە یا خۆم کەسانی کە موسڵمانن هەمووی بە تەواوەتی نەهاتووە لە ڕووی توێژینەوەی زانستی و تێگەشتی وردەوە ئەم پرۆسە ئەنجام بە. قورئانی پیرۆز یەکەم جا کە دەق دەست پێکا فەرمێ کوتیبە عەلەیکوم الصیام وشەی سیام بەکارهێنێ کە وشەی سیام خۆی بۆ خۆی یەکێک لەو ئیحاات و لەو مەسیجانی کە دەیدا بە مرۆڤ پێمان دەڵێ پرۆسەی مەکەکردن پرۆسەی مەکە و نەکە فێرمانەکە کە بە خودی بڵخۆم بڵێم بە ئینسان بە دەرونی خۆی بڵێ دەتوانی بگۆڕی دەتوانی کارەکانی خۆت بگۆڕی دەتوانین سروشتێک کە پێی دەڵێن ئیدمان بوون و ڕاهاتن لەسەری و زۆرمانە و خوو پێگرتن توانای گۆڕینمان هەیە. لە چیشا پێمان دەڵێ دەتوانین هەر بەبوونی ئیرادەیەک ئەگەر جۆرێ لە خواست و ئیرادەیەکی بەهێزە جەستەمانە دروست بوو لە ناخی ئینسان دروست بوو بە عازێک جای عازەکە ئاهی خۆم بەیە لە دەرەوە پێم وترابێ ئەتوانم گۆڕانکاری بەسەر خۆما بێنم. ئەم پرۆسەی ڕۆژوگرتنە بۆ ئەم معنا گەورەیە چونکە سیام بەمانا خۆ قەدەغەکردنە لە هەر شتێکەوە ئایا حەڵاڵە یا ئەگەر حەڵاڵی بەسەیدان یا ناڕەوایە. کاتێک کە من فێر بووم لە شتێکی حەڵاڵی زۆر خۆشەویستی ڕۆژانە کە پێوی پامەد 11 دانە مانگ هەموو ڕۆژێک من بەیانیان نانم خواردو نیۆڕۆ نانم خواردو ئێوارە نانم خواردووە ئێستا لەم پرۆسەیە تا یەک سەر خێرا پێچوانە و واژوانی یەکەمەوە تەنها ڕۆژەکان بە هەموو شێوازە قەدەغاکەم ئەیخەمە کاتێکی تر هەر گۆڕانکاریەکە زۆک و پڕیشە هیچیش مەسەر ناوەسم بۆی کە بڵم بەخوا بیری لێ بکەمەوە چونکە لەبەرەوەی ئێرادەیە دروستە بێ خواستە لە ئینسانە هەیە ئەو خواستەواکەم گۆڕانکاریە ئیجابیانە بتوانم بیکەم. ئەمە لێرەوە خۆی مەسەجەکەی بۆیە کە ئیدمان شتێک نییە مەحاڵ بێ نەگۆڕینی کردار ڕەفتار ڕەوشتەکان ئاکارەکان دەرونی ئینسان شتێک نییە مەحاڵ بێ. لەولاوە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام پێمان دەڵێ پەروەردگار ئیشی بە تینوبوونی ئێمە نییە ئیشی بە برسیبوونی منیش نییە نە ئەوێ من تینوم نەبرسی بم لە پشتی ئەم خۆ تینوکردن و خۆبرسیکردنە شتێکی تر هەیە ئەوی بریتێ لە بەرجەستەکردنی سیفەتە جوانەکان لێکەوتەکەی ئەمانە کە لێکەوتەی چییە نمونەم بۆیە نمونەیەک هێنتۆ لە نمونەی فێرکاری دەڵێ گەر هاتووە لە جێگەی کارڕۆژی خەڵکێک بانگی کردی جوێنی پێدایی یا کەسێ ڕێخەی گرتی بۆ شەڕت پێفرۆشەیە یا لە کاتێکا کابینی کەسێک هەیە ئەوێت مەسەڵەن دەستەر کاتەسەرت و کارە لێ تێک بە پێی بڵێ ئینی صائیم سەیرە موشەکە پێ بڵێ
پێ بڵێ ئینی سایم یان چی ئینی سایم یعنی پێ بڵێ من ئێستا بڕیارم داوە ئەمڕۆ هەتاکو ئێوارە بە هیچ شێوازێ ئەوەی ڕەفتارێک نادروست و نەگونجاوە خۆڕابێنم کە ئەگەر زۆر زروف و ژینگەنا لەباریش بێ من بە هیچ شوازم مارەسەی نەکەم ناوێ ئەنجامی بم ئەم پرۆسەیە بەڕاستی لە پشتی دروستبوونی ڕۆژوگرتن و مەسە ئەنجامدانی پرۆسی عیباتی ڕۆژوگرتن نەخۆ برسیکردن و تینوکردنەکە هەموو جادانیشم وەکو کەسێکی مردوو تا ئێوارە چاوەڕێ منشڵاکەی کاتێ بەڕێ و نانە بکەمە بورکم و مەعیدەمە بەڕاستی ئەبێ ئەمە لە مێشکی ئێمە بیخەینە ئەو لاوە لە بیری ئەوە دابین ئەوە بێنە بەرجەستەکەین کە ئەم ڕۆژوو داوامان لێکە گەڕین بە شوێن ئەو شتانی کە تا ئێستا نەمکردووە فێر بووم یا کردوو من زۆر خراپ بوون کەسێک تا ئێستا شەڕانی بووم ئەبێ لە ڕەمەزانە فێر ببم بە ئینی سائیم بڕیار بدەم یەک دانە مانگ نابێ وشەی خراپ لە زبان بێتە دەرەوە زۆر گرنگە مامۆستا زۆر جارێ ماڵین بە خۆشحاڵیەوە کە کۆمەلگاکەمان کۆمەلگایەکە کە هەمیشە ئەم ڕەفتارە جوانانەی تیابەتی یەکرێ لەبەرەوەی کە زۆر پابندین بە ئاینی پیرۆزی ئیسلام و ئیتر ئەوانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە ڕۆژوە بن و نوێژ و تاعاتەکانیانەکەن ئەوانەشی کە بە هەر هۆکارێک بێت ئیتر نەخۆش بێت یا خوەرەوە کارێک لە پشتیەوە بێت نتوانێت بە ڕۆژوو بێ بەڵام ئەو ڕێزەدانێ بۆ کەسێک کە بە ڕۆژوە بەڵێن جاسەر کۆ لەگەڵەوەی گرنگیانی کە کاتێکە کەسێک بە ڕۆژوو ئەبێت نەکتەناوەکو مامۆساش ئاماژەی پێکردتەناوە بێت کە لە خۆی لە خواردن و خواردنەوە بە دوور بگرێت ماڵی مانگی خێر و بەرەکەتە مانگی بەخشندەیە مانگی لێبوردەیە تا چەند گرنگە کاتێک کە من بە ڕۆژوش ئەبم وەکو لە سەتای پرۆگرامیش ئاماژەم پێکرد پێویستە دڵ و دەرونیشم ئارامێت پێویستە خۆم لەو تووڕێ و لە هەندێک گژی هەیە بە دوور بگرم هەندێک کەسمانەیە کە بە ڕۆژوو ئەبێت هەر لەم بەیانەوە کە لە ماڵەوە ئەچێتە دەرەوە ئەچێتە سەرکارەکەی بە دەموچاویەوە ئەوەندە گژیمۆنیە کە بینی ئەوەندە هیلاکی و ماندووبوونیە کە بینی ئەکان دەجا هەستەکەی کە ئەمە لەواچە کاریگەری ڕۆژەکەی بێت کە قورسی کردبێت بەسەریەوە کاتە تا چەند گرنگە مەکارێک بکەین لەوەی کە چۆن بە ڕۆژون ئاوا دڵ و دەرونێکی ئارامیشمان هەبێت لە ڕاستیدا ئەو جۆرە حاڵەتانە کە دروستن بۆ ئینسان ئەو کەسانن یەکەم لە ماناکانی ئیمانە لە دواون چونکە بابەتی ئیمان لە ئینسانی بڕوادارە یەکێکە لەو واتە لەو شتە جوانە معنە جوانانەی کە دەرونی ئینسان بەتەواوەتی ئیستاحەت و ئارامبەخشیەکی بەتەواوەتی پێبەخشێ بۆ چونکە من لەگەڵ کێ مامەڵاکەم لەگەڵ کەسێک مامەڵاکەم خاوەنی هەموو دنیاە خاوەنی هەموو ژیانە و هەروەها بەهێزترینی بەهێزەکانە بەڕێزترینی بەڕێزەکانە لەطیف و خەبیر و سەمیع و عەلیم و بەسیر و ئەمانە کە پەروەردگار لە قورئانە زیاتر لە 100 دانە ناوی خۆیمان پێڵێ و 100 صیفەتمان پێڵێ من بەو صیفەتانە ئەڵڵام ناسیوە کاتێک کە من لەگەڵ کەسێکە ئەڵێم ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین کاتە ئەڵێم ئامەنت بالله ئابۆ ئەڵڵایە بێ ئەبێ بزانم من لە ئاستێکی زۆر زۆر بەرزان مامەڵاکەم لەگەڵ کەسێکی زۆر زۆر گەورە قساکەم لەگەڵ خیتاب و گوتارەکانی من ڕۆژانە لەگەڵ کەسێک ئایا کە ئیتر هیچ کەسی تر هاوێنی ئەو نییە ئەگەر ئینسانێک بەم معناوە دینداری کرد بەم معناوە خوای ناسی بێ ئەو کاتە زۆر شتەکانی دنیای بەلاوە بچووکە بێتەوە ئەوانەی لە دنیا هەن هیچ خۆی لە پێناویانە ناڕەحەت و ناشەری ناکە ئەگەر بۆ جوانکردن نەبێ قەت بۆ ناشتیکردن هەوڵیان بۆ نادا ئەگەر بۆ ئەوە نەبێ خزمەتی پێ بکات قەت ناچێت خۆی لە پێناویانە بچوو بکاتەوە ئەمریکە لەو شتانە کەسێکە گەوە ڕۆژوو بوو ئەمێ سەر قورس بوو مانەکە پێوەنی بکە زۆر لە ناسینی خوادا هێشتا قوڵ نەبووەتەوە ئیمانەکەی نەکرۆ بۆی کە لە خۆشەویستی ئەڵڵا دامیشاکە کە من خوام خۆشویست پێ و دینی خوام خۆشویست پێ هەر شتێک کە خوا بفەرمێتە خۆشەویستی و ئەنجامی بەم تەنها خۆشەویستەکەی ئەڵڵام لەبیرە برسێتیەکە و تینۆدەکەم لەبیر نییە ئەسڵەن لەبیر دەچێتەوە ئەوە زۆر جار هەیە تۆ هەستەکەی خۆتە هەستی ئیمانی واکە لە ئینسان لە ڕووی زانستی دەروونناسی قسەیەک هەیە کە کاتێ باسی زەبتی نەفسەکەن کاتێکە ئینسانە بیوێ کە طبعاً ئەو طبیعەتە من سروشتانەی کە لە ئینسانە هەن کۆمەڵی سروشتی توند هەن یا بڵێن گەرم هەن وەکۆی کە لەوانە لە زەوقە ئەو چێژەی کە ئێمە بینین سروشتێکی گەرمە بەردەوام هەشتێکە بینە حەزمان لێتی یا تووڕەبوون مەسەلا هەمانە من سروشتێکی گەرمە زانایی دەروونناسی دەڵێن باشترین حەل بۆ ئەم ڕێگەیە چییە؟ بریتە لەوەی کە ئەم ئینسان تەمام مەبدەیەکی تریشمان هەیە مەبدەی خۆپارێزیەیە ئەوە چۆن مەسەن کەپتی ئەم سروشتە ئەم مەسەن هەستا گەرمانەکەم و چۆن لەو لاشەوە توانم بێم مەسەن وا بکەم کە ئەمانە کاریگەر سەر من دروست نەکەن پێویستیمە بەوە هەیە کە خۆ پارێزم لە ئالام و ناڕەحەتی و عەزێتەکان ئێمە لە بین دووشتام لە بین چێژ و لە بینی بە دەرکەوتەی چێشە یا دەرهاویشتەی چێژام ئەگەر ئەم لەزەتە ببینم دوایی تووشی سزایەکە بم ئەگەر ئەم چێژە بکەم تووشی ئازارێکە بم کابراایەک نەخۆشە حەزی زۆر لە مەسەلەن لە گۆشتە بەڵام گۆشت بخوا تووشی چییە بێ ئاخر لەبەر تۆ جەڵدە لێ داوی دوایی مەسەن ئازای جەڵدەکە گەورەتر لە چێژی چی چێژی گۆشتەکە کە ئەی خۆی چێژی کەوابەکە کە ئەی خۆی هەبێ بری کاتەوانێ بەڵێ ئەم بە چێژە بەڵام ئازارەکەی سەختترە لە بینی ئەم دوانەدا دایمەن چی هەڵەبژێرێ واست لە چێژەکەیێنێ بۆی ئازارەکەی توش نەبێ لە دینە لە شریعەتی خوای گەورەدا ئەمەی زۆر هاوسەنگ کردووەتەوە پێمان دەڵێە لە هەموو شتەکانە
بەهشتیشی بۆ داناوین لەولا شوێ جەهەنمیشی بۆ داناوین باسی پاداشەکانی بەهشتەکات و شوێنە خۆشەکانی چەنە خۆشەکە شتانێکی تیان نەچاو دیوتی نەهستی تا ئێسەکانی هاسی پێکردووە کۆمەڵە خواستێک هەن حەزێکەن لە دنیای هەتا ئێستا تو بێری لێ نەکرێتەوە ئەفەرمێ لەوێ هەیە و پێشمانڵێ هیچ خواردێکی ئەوێ و هیچ چێشێکیوێ قەت دووبارە نابێتەوە یەکەم جارێک خوارد دووەمیش هەردوو تازەیە سێم هەر تازەیە هەتا ماوار تازەیە قەت دووبارە بوونی تیان لە دنیا هەمووی دووبارەیە لەو لاشە پێ دەڵێ کاکە جەهەنەم و ئازارێکی سەخت هەیە عەزاب و سزایەکی ئاوا هەیە لەبەینی ئەم دوانەیە من دێم هێندێ جار لەزەتە دنیایەکە هەیە زۆر چێژی هەیە بەس کە بیرە لە سزاکەی یەکەم وازی دەهێنم ئەم ئینسانە فێری ئەمە ببێ ئەمە لە زانست دەروناسی شاپێڵەن زەبت و نەفس بەم دوو مەبدەئا کرێ ئەم دوو مەبدەئە هەردووکی لە قورئانی پیرۆزە خوای گەورە هەردووکی بۆ تەرتیب کردین بە هەردوو ڕێبازەکەی چ بە جوانیەکەی چ بەس بەلایەنە سزاکەی لە ئینسانەکان کاتێککە بە ڕۆژوە بن و خۆیان لەمە نەتوانن ئەمە بەڕاستی لەبین دووشتە نەژیاوە هەر بیر وەردە بستێدە و تونوتەکەیە ئەمەی لە بیرە چێژەکە و پاداشەکەی لە بیر نییە آخر کاتێککە من بە ڕۆژوو ئەبم لە یەک دانە ڕۆژوو ئەگرم پەروەردگار لە ئەژری کارەکانی دنیا کۆمەڵی ئەژری دیاری کردووە بەس پاداشتی ڕۆژووی دیاری نەکردووە پاداشتی ڕۆژوو ئەفەرمێ ئەنە ئەجزی بهی تەنها پاداش لە لای خۆمە بۆ چونکە دەکەوێتە سەر هەست و نستی من کاتێککە بە ڕۆژوو بووم چەندە لە ڕۆژبوونەکەیە پەیوەندیەکان و علااقات و ڕێخستەکانی دەرونی خۆم لەگەڵ خوادا لەست لەبەر ئەو بووە و چەندەش لەبەر خاتری خزم و کەس و دۆستان بووە و چەندش لەبەر مەسەن ناچاری بووە و چەندە خۆشەویستی ئەڵای تێ ئەمانە ناتوانین لە دنیادا تۆ زەبتیکەوە هیچ کەسێک بۆ کەسێک جیاوازە ڕێژەکانیان ئەگۆڕێ بۆیە خوای گەورە فەرمێ ئەنە ئەجزی بهی ئەگەر کەسێ بیەوێ ڕۆژوێ بگرێ بەم حاڵەتانە ئەمان لە خوا دەرکە بەڕاستی ئەبێ بۆکو دەرووناسان ئەڵێ لە بینی ئەم دوو حاڵەتە بژی لە بین لەزەتەکان و ئازاری ئەو لەزەتە لە بینی خۆشیەکان و پاداشی چاکەکان و سزایشتە خراپەکان ئەگە ئەم دوانەمان لەبیر بوو بەردەوام عەوداڵ و عاشقی چاکە ئابین زۆر باشە دکتۆر جان پێم خۆش بوو بابەتی کەش گفتوگۆی لەسەرکەی کە باسیەوەکەین ئیسلام بەم بەرفراوانیە گەورەی خۆی کە هەمیشە لێبوردەیتیایە کە هەمیشە هاوسەنجیتیایە کە هەمیشە خۆشەویستیتیایە کە هەمیشە هیچ شتێک بە زۆر نییە هەموو شتێکەکەوێتە سەر خۆت چکە بەس خۆت و پەیوەندی خۆت و خوای خۆتە کە بتانی چۆن خۆت باوەڕەهێنی بەڵام ئێمە چۆن بتوانین ئەو فۆبیا و ئیسلام چۆن بتوانین ئەم بابەتە تۆزی دیوە جوانەکەی تری پیشانی کۆمەلگا بێ بە تایبەتی ئێستا بە دڵخۆشی و مزگەوتەکانە بینین مناڵەکانمان زیاتر لە پێش گەورەکان و لە مزگەوتەکان ئامادەن چۆن ئەم دیوە جوانەی تری ئیسلام پیشانی مناڵەکانمان بێت چۆن ئەو دینە جوانەی کە باو باپیرانمان بەو ڕێژکە سادێ و بەو شێوازە فەرزەی کە هەبوو کردویانەوە هەتا ئێستش بەردەوامە کۆمەڵی لایەنی تر بەناوی دینەوە کرێ ئەمە نەچێتەوە ئەو بووقاڵ بۆ ئەگەر پرسیارەکەم واضح بێت چۆن ئێمە ئەم دیوە جوانەی تری پیشانی کۆمەلگا بین و پیشانی ئەو بین کە دینی ئیسلام ئەمەیە ئەمە نییە ڕاستە ئەمڕۆ کە لە بۆنە مناسبەی ئەوە ئاژین کە مانگی 15 مانگی مەرسی 2022 کە لە ئەمریکا و لە نەتەوە یەکگرتووەکان بڕیاردا کە بکە بە ڕۆژی دژایەتیکردنی ئیسلامفۆبیا لە ئەوروپا تەمەن زانی ئەم مصطلحە بەکارهێنانی دەگەڕێتەوە بۆ لای مێژوونووسان و لای زانایانی دەرووناسی زۆتر فەڕەنسیەکان بەکاریان هێناوە کۆمەڵناسەکانی فەڕەنسا هەرچەند هەندێک گەڕنەوەی بۆ ساڵی هەفتانەوە کاتێکە شۆڕژی ئێران سەرەکەوێ حیجاب فەرزەکە لەو کاتۆ پیان بۆ بەرجەستەوە بەڵام ئەوەی کە زۆتر دەرەکەوێ لە 2000 بەدواوە ئەم مصطلحە دێتە ناو زبان و زەسە زبان و ڕۆشنبیران و دادیکایە سیاسەکان و ڕاگەاندەکان بەکاری هێنن لە 2005 چێتە ناو مەسەلەنێکێک لە قاموسەکان و لە ماجەمەکانی فەڕەنسی بەکاری هێنێ کە لەوێ پێناسێکی زۆر جوانی بۆکە دەڵێ ئیسلامفۆبیا بریتە لە قینێکی شاراوەی کۆمەڵگەیەک بەرامبەر ئیسلام و موسڵمانان لە کاتێکا کە ئەوان مەسەن پیان وایە ئەو بوونی موسڵمانان لە وڵاتانەدا بەشێک لە ژیان ئەوان ناڕەحەت دەکا و بوونەتە بار بەسەریانەوە لە دوای تقریبا ئەو ڕووداوی کە ڕوودا لای ئیتالیا 11 سپتەمبەری 2001 تقریبا کاتێک لەو کاتەوە ئەو لایەنە سیاسیانەوە حیزبەکان و تۆزە گروپ و کۆندێن ڕێکخراوەکان ئەمان خۆستەوە بۆ ناسانی ئیسلام کە ئیسلام دینێکی دایمەن هەڕەشەیە بۆ سەر کۆمەڵگا و بەردەوام تەنها زبانی کوشتن و بڕینی هەیە زبانی ئاشتی پێ نییە لە ڕاستیدا ئەو ڕووی کە ئەیمە ئیبینی لە دنیادا زوڵمێکی زۆر گەورەیە لە ئیسلام و یەکەم سەرچاوی یانی بڵێم مەستەری ئەساسی دروستبوونی ئەم فکرەیە بەڕاستی ڕێگەزپەرستیە نەک مەسەلەی زانستی و علمیە پەیوەندی بە ڕێگەزپەرستیەوە هەیە علاقەی بەوە هەیە و چۆن مارتیاس گاردیری سویدی لە پێناسەکە زۆر جواناڵێ ئەڵێ بریتێ لە کۆمیکیکردنیکی کۆمەڵگا دژی ئیسلام و موسڵمانان ئەگینا ئیسلام خۆی بۆ خۆی هەڵگری ئەو معنایانە نییە
لە ڕاستیدا ئەمە پێویستەکە پێش هەموو شتێ ئێمە بگەڕێنەوە بۆ کۆمەڵی ئەسباب و هۆکار کە ئەسبابی سیاسی هەیە لە پشتی ئەمەوە ئەسبابە سیاسیەکان دروستکردنی کۆمەڵی ئەحزاب بوون بە دەعامکردنی فکرەیەکی تونڕەوی بۆ دروستکردنی زەمینەیەکی لەباری زۆر گەورە بۆ ئەوەی کە بتوانن دژی ئیسلام و موسڵمانان قسە بکەن چونکە ئیسلام خۆی بەڕاستی ئاینێ بوو تو بە دڵی هەموو ئینسان کۆ چۆن نووسەرێکی ئەڵمانی ئەڵێ ئیسلام دینێکی ئەوەندە زیرەکە تەنها ئەوەندەیە ئەوێ خەتیبێکی باش بتوانێت بە زبانی خەڵکی عەرزێکە هەموو دنیا داگیرەکە بەڵام ئەڵە کادرەکان و هەڵگرەکانی تەمەڵن قسەیەکی زۆر جوانەکە لێ چووکە خۆی نزیکە 15 ساڵ لە شەرق و لە عالەمی ئیسلامیە ژیاوە کۆمەڵە زۆر جوانی لە ئیسلام تێگەشتووە مەقالێکی جوانیش لەسەر نووسیوە باسی وەکە کاڵە کادرەکانی تەمەڵە نای ئیسلام دینێکی زۆر زیرەکە بەڕاستی کاتێکە ئەم زەمینە ئەم ئیسلام خۆی ئەم لایەنە ئینسانیە گەورەی تایە بۆی کە زەمینە سازکەن بتوانن لێ بدەن ئەمان بۆ سازاندووە کە ئەمە بەڕاستی من پێم وایە فکری تونڕەوی و دروستکردنی ئەو جۆرە تونڕەوی لە دنیادا ئەوەندەی سیاسی ئەسڵی ئیسلامینە چونکە ئیسلام دینێکە قورئان بە نەسە فەرمێ ئومەتی وەسەط ئیسلام ئاینێکی وەسەطیە لە بین دنیا و قیامەتە لە بینی باش و خراپە مەسەن هاتووە باشەکە هەڵەبژێر و باشترینیش دایمە شوێن باشترینایە وەقەت بە شوێن خراپەیان نییە و هەموو دەقەکانی قورئان هەچی ئەحکامی شەرعی قورئانی هەیە و خزمەتی ئینسانە ئێمە چۆن توانین ئەمە لابەرین ئێمە بەڕاستی پێش هەموو شتێک پێویستیمان بەوە هەیە کە بین ڕووە جوانەکە ئەو لایەنە جوانە ئیسلامیە فکری کە لە ڕووی فکری و لە ڕووی ئایدۆلۆژی و لە ڕووی هەست و لنس و هەروەها کۆمەڵناسی و یاساناسی شەوانی ئیسلام بناسێنین بە خەڵک کە ئیسلام دینەکە تەنها مرۆڤ بەلای ئەوە سەنتەرە بۆیەکە لە هەموو شتێک من مصطلحێکم هەیەڵم هەموو شتێک لە پێناوی مرۆڤە حتا خودی قورئانی پیرۆز و خوتی شریعەتی ئیسلام لە پێناوی مرۆڤایە بۆ خزمەت بە ئینسانە قورئان بۆ مرۆڤ دابەزیوە قورئان بە هەموو پەیوەکانی کە هەیەی خزمەتە بە ئینسانی بوونی ئینسان ئێوێ مرۆڤ لە مرۆڤایەتی خۆی دانەبەزێتە خوارد پێی دەڵێ ئەم گردونە هەرمی خزمەتی ئینسانەکە بە ئەرز و بە ئاسمانی و بۆ مرۆڤ دروست بووە تۆ کیانێکی ئەوە گەورەت هەیە ئەبێ بە ڕیسالە و پەیامێکیشەوە بژی کە لەگەڵ ئەم گردونەدا دایمە لە ئاسە گەورەکە ئابی لەو ئاستەبی کە گەردون خزمەتەکە نەبیتە خزمەکانی شتێ لەم شتانەی لە دنیاە هەیە ئێمە ئەبێ ئەمە ڕاستکەینەوانە کە ئیسلام نایەوێت کەرامەتی ئینسانەکە دابێت بۆیە لە هەر جێگەیەکە شتێک کە زەرەر لە کەرامەتی ئینسان با قەدەغەیەکە حتا جگەرە خواردن بۆچی قەدەغاکە چوەڵە جەرەستی زیانی بۆ جەستەی مرۆڤ هەیە پێمان دەڵێت جۆرێ لە ڕۆشتن قەدەغاکە بۆ نەک دەبێت ڕۆشتنەکە حرامەڵە چونکە لەبەر مشایەستەی مرۆڤ نییە مرۆڤ کە ئەڕوا ئەبێ بە ڕۆشنێکی زۆر جوان بە شێوازێکی نەرم و هێواش بڕوە ئەگەر بە شەڕشێتانە و جۆرە لە شەقاویشتن ڕۆژ پێ دەڵێ مەڕۆ بۆ شێوازە چونکە ئەمە کیانی تۆ ناشرینەکە حتا لە ئاو خواردنەکە پێم ماڵە بەدەستی ڕاست ئاو بە چەپ مەیخۆڕە چونکە دەست ڕاستەکە بەکارهێنرێ بۆ شوێنی پاک ئەم بۆ شوێنی پیس بەکارهێنرێ ئەمانە باشتر پێی بخۆیتەوە بڕۆ لە چوونەوای چوونە دەرەوە لە ماڵ و چوونە ماڵ و هاتن دەرەوە لە ماڵەوە قاچی ڕاست پێشخە لە چوونە دەر و چوونە ماڵەوە قاچی چەپ پێشخە بۆ لەبەر خاتی و چووکە کاتێک گەڕێتەوە لە ماڵ دەرەچی بۆ کاری خێر دەرەچی لەوانە شۆکە هاتی توانێت بۆ ماڵەوانە ئەچی توانێت بۆ کارێکی چاکە ئەڕۆیتەوە ئەو شتانی کە پێتن لە چەپ ئافڕێ بە دایان خێرەکانی با بەردەوام بێتەوە دیار بن بڕۆ لە هەموو مەفاهیمەکانە باسی تعامل لەگەڵ کەسەکان ناکات دایمەن پێی وتوین لەسەر بنەمای بەرژەوەندیەکان بەرژەوەندی پاراستن لە شریعەتی ئیسلامیە حکامەکانی لە سەدا 90 ئەحکام ئیسلامیەکانی کە هەمانە شریعەتی ئیسلامی لەسەر بەرژەوەندیەکانی ئینسانە شتێکی تیانێ لەسەر بەرژەوەندی ئینسان نەبێت بڕۆ پێمان بڵێت دزی حرامەکە بۆچی بۆ لە دزی قەدەغەیە بۆچی زینا قەدەغاکە بۆ عەرە خواردنەوە قەدەغاکە لەبەرەوە هەموو ئەمانە بەرژەوەندی ئینسانی تایە کاتێک بێ ماڵێ زینا دروستنی ئاخە چووکە لەبەر ئەوی ئین عەلاقە و پەیوەندی نێوان نێرومیەکان لەبەر خاتی تەنها خودی ئەو ئارەزوە جنسی خۆیان نییە پەیوەندی بە مەستەی ناسنامی نەتەوایەتی و خێزانی بنەماڵەکانیان وایە ئەبێت تاقەی ئەم دوانە بەرهەم بهێنرێ بۆی ئینسانی بنەماڵە و زمانی من نتوێتەوە بۆی نەتەوەکەم نتوێتەوە نابێ عەلاقەکان بە ئارەزوو ڕێبخرێ بۆی زەرە لە نەتوانێت ئەو ناسنامە بەرهەم بێنێ بۆی نیکاحی شەرعی فەرزەکە لەبەر چی لەبەر ئەوەی چووکە تاک و بنەماڵەکان تا قەومەکان بتوانن ناسنامەی خوان بپارێز ئێستاکە من تۆ نیکاحی شەرعی نەبێ بنەماڵەکانمان چۆن نەزانی خاک و ئەرزمان کێ و لە کوێژیاون و کامەتا وڵاتمان هەیە و چ بنەماڵەیەکم ئەوە لە بەرهەمی نیکاح شەرعیەکە بۆ پارێزگای چووکە پەروەردگارە فەرمێ قەولی جیاواز و گەلی جیاواز لەسەر زەوی ئاەتی خوایە کەس بۆی نییە زبانەکەی من بخاتە ئەولاوە کەس بۆی نییە دژی زبانەکەی من بوەسێ هەر کەسی وەسا زوڵمم لێەکە بۆ پارێزگاری لەوە بۆی کە ئەم زبانە جیاواز و ڕەنگە جیاوازە بمێنێ ئەبێ خێزانی شەرعی بەردەوام بێ بۆچی عەرە حرامەکە چووکە عەقڵی ئینسان کە پێداوە گەورەترین جیاکارە لەسەر زەویدا گەورەترین جیاکارێکی مرۆڤ لە دروستکراوەکان عەقڵە نابێ ئەمە بشێوێنی نابێ هەر شتێ زەرەر لەمە بە پێ دەڵێ هێڵی سوورە
چونکە ئەمەمان دروست کردووە بۆ تۆ بی بیرکەیتەوە پێداهێنانی پێ بکەی ژیانتی پێ پێشخەی نەکبی وا لێ بکەیت ماوەیەکی زۆر شڕشێتێکە شێتێکە نەزانی ئەڵێ چی ئەوە بڵێ کە نایڵێتەوە ئەوە بڵێ کە نایزانی چی وتووە زۆر جار هەیە هەندێک ڕفتار ئەنوێنی کەشایە سەبە بە خودی خۆت و بە خێزانیش نییە ئەخە بەڕاستی دەرهاویشتی ئەوانە هەموو گەبین ئێمە پۆلینێکیان بکەین چ دەرهاویشتێکی وە لە کۆمەڵگەیە چی بۆ کەسەکە خۆی چی بە دەوروبەرەکەی خۆی بۆ چەند خێزانمان هەیە گیرۆدێ و کەسانن کە بەم شێوازە مامەڵاکەن چەند دایکی بەڕێزمان هەیە چەند منداڵمان هەیە ڕووی نایە لەگەڵ بڵێ بە فڵان کەس باوکمە لەبەر خاتی ئەو ڕفتارانی کە پێوەی بینراوە لە کۆڵان و لە گەڕک و لە شوێنەکانە شەو تاکەیەوە ماڵەوە هەتاکو و سەعات 12 شەو هاوارەکە قیڕێنێ نازانێت بۆچی قیڕە دوای باین لێ پرسنەوە چی بوو ئەوە چی ڕووی داوە نازانم چی وتووە ئەمانە بەڕاستی شریعەتی ئیسلامی شریعەتی ئیسلامی کاتێ بە ئێمە ئاڵێ فلانش واجبەکە لەسەرمان بۆچی لەسەرمان واجبەکە کە بێ ڕێزی دایک و باوک بگرین بۆچی لەسەرمان واجبەکە کە بێ حەڵال خۆر بین نابێ حرام خۆ لە هەموو حرام خواردنێکا زوڵمێکمان کردووە لە هەموو حرامێکی خۆی ستەمی لە خەڵکی ترەکەی پێماڵەڵێ نابێستم کەی بەچوتین ستەم حتا نافی کەسێ بخۆی کەی خۆت نییە نانێکە پەرداخی ئاوە ئیشێکە بازرگانیەکە ئەمریکا قەدەغەکرۆل بە خاتی بەرژەوەندی من و تۆیە ئەکینا ئەو دنیاە فەرمی بڕۆم ئەمە دنیا دروست کرد بۆ خۆتان تیاچێکن بیکەن بەڵام بە ڕێگەیەک بیکە نەکە چی دەسەر بەڕێی خەڵکی تر چی دەسەر ماڵی خەڵکی تر چی دەسەر سنووری خەڵکی تر ئەوەی هی خۆ دێدەسی بۆ مەبەرە ئێواشە ئەمە جوانە کاتێکە فێرمەکە من بە ڕێگەیەکی شعڕۆم بە هەر شوێنێکە ڕۆشتم دەجێگەیەکە عددارە درەختەکانیشەوە بە گەڵاکەوە بە میێروەکانی سەر زەوی بە دەوروبەری زەرە لە منەکە یا ئینسانە بن بە هەر شوێنێکە ڕۆشمی دەست بکە بیخەمە گیرفام بیبم کامیان باشتر بەڵێ کاتە توانین بڵێن کە ئیسلام دیوێکی زۆر جوانی هەیە ئەتوانین باس لە هۆکارە سەرەکیەکان بکەینەوەی کە لە جیهاندا ئیسلام فۆبیا وای کردو لەوەی کە ڕەگ دابکتێت لە هەموو جیهاندا هەندێک جار لەوانەیە ئەمە ببینین کە هەندێک بابەتی دینی ئیسلام هەیە لەوەی کە استقلال کراوە بۆ ئیسلام فۆبیا توانین باس لە هۆکارە سەرەکیەکانی بکەین هۆکارە سەرەکیەکان بەڕاستی من پێم وایە گەڕمە بۆ دوو سێ هۆکاری یەکەم پێم وایە هۆکارێکی سیاسی لە پشتەوەیەکە هۆکارە سیاسیەکە ئەو پرۆژە ئەوروپی بۆ شەرقی ئیسلامی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بۆی جێبکاتەوە کە منی کە لە نووسەرەکان دەڵێ کاتێک کە پرۆژەیە مکۆڵین ئەلمانی بۆ شەرقی ئەوسەد دەهێنرا لە وڵاتی ئەوروپا توانین سەرکەوتووە چووکە مقاومات و خاڵە پێشینەکانی هەبوو بەڵام لە شەرقی ئیسلامیە ئیسلام هەبوو ئیسلام ئاینێ بوو زۆر مرۆڤایەتی بوو زۆر عەقڵانی بوو زۆر عیلمی بوو نەئەتوانرا جێگەی بێتەوە بە شێوازێ بۆیە گەڕان بە شوێنەوەی زەمینەی بۆ سازکەین زەمین لە سازکردن چییە دروستکردنی جۆرێک لە زەمینێک و کوڵن دێنانی داعشە ئەخە بەڕاستی وەکو عەقڵێتێکی داعش و قاعیدە ئەم عەقڵێتانە لە مێژووی ئیسلامیە لە تاکە بینراون لەناو کۆمەڵگەی ئیسلامیە زۆرینەمان هەڵگیری ئەو جۆرە عەقڵێتە نین من بە بەڵگەی مەسەلەن مەلموسمەوە هەیە کە پێمە کە کەسی گیراو لە سجنەکانی ئەبوو غرێب مەدرسەیەکی دروستکردنی قاعیدە بوو خەڵک لەوێ فێرەکرا گەنجەکان بۆ مەرجە بەرەدەبچێتە ناو قاعیدە لەوێ ئیشکا لەوێ بەرەخەسەکە قاعیدە لە ناو سجنەکانی ئەبوو غرێبدا مامۆسایەتێک لە حاکمێک قازی بوو نوێشکەر بوو خەتیب بوو مڕەبی بوو هەموو شتێ بوو کەوابوو بەندیخانەکانی عێراق کراون بە قوتابخانەیەکی دروستکردنی حکوومەتێکی دەوڵەتێکی عێراق بە ناوی داعشەوە ئەمە خۆی بۆ خۆی مەدرسەی بۆ ئەسازێنرێت دەستێکی سیاسی گەورە لە پشتەوەی کە دواتر لەوانێت دوای 50 ساڵی تر حقیقەتیەوە لە کەسێکە لە وثایقی خۆیان بنووسێ ئێمە چۆن دروستمان کرد ئەمە ڕوویەکی تری بەڕاستی پێم وایە کە بریتێ لەو حەقد و قینەی کە عنصوریەت ڕەگەزپەرستی ئەوروپا بەرامبەر مەشەرقی کە هەیەی ئەوی بەڕاستی ئێمە لە زبانی فەڕەنسیەکان و لە سەقافی ئەوانای بینین کە یەکێ لە قسەکانیان ئەوەتانە ئەڵێ ئەوەی کە ژیانی لە فەڕەنسیەکان تێکداوە هاتنی ئەمازیغیەکان و خەڵکانی مەسەڵ مەغریبیەکانن بۆ ئەوێ چونکە تا ئەوان ژماران زیاد کا جێ بە ئێمە لە قەبی و ئابووری بەشمان ناکا هەتا ڕووداوەکەی ساڵی 2007 ئەو ئەزمە گرفتە مالی ئابووری کە دروست بوو لە جیهانە زیکەی 50 بانک زیاتر ئیفلاسی کرد و لە ڕووی ئابووریەوە هەراسێکی گەورە دروست بوو پیان وا بوو یەکێ لە ئەسبابەکانی بریتێ لە هاتنی ئەم هەموو خەڵکەی لە شەرق و لە وڵاتانی غێری ئەوروپی بۆ ئەوروپا وای کردەوە لەوەی پارە بەشمان ناکا ژیان بەشمان ناکا شوێن بەشمان ناکە کە لە ڕاستیە قسێکی زۆر دوورە لە واقعەوە چونکە ئەوەی کە دنیای ئابووری ناسەکان باسییان کرد لە هۆکاری ئەوە بریتی بوو لە مەسەلەی هەواوسانی ئابووری لە ڕووی بابەتی تەوەڕوق و ساکردنەوەی بکڵین پێوتێ سەهم کاتێکە مەسەن بانقێک دێت پارەکانی خۆی مەبلەغ و سەرمایەکەی خۆی محدودە بەڵام بە دوو قات بەدە قات زیاتر سەهم دەفرۆشێ پارەی خێشتی بێمانای فرۆشەوە بە خەڵک دوای لە خێرا خەڵک داوای کاشە کاتەوە پێی نییە علاقەکە پەیوەندی بەلایانی ئابووری دوایەوە نظامی ئیسلامی ئابووری بوو بە یەکێ لە بەدیلەکان بۆ ئەو بانقانە ئەمە دوو هۆکاری سێهەم هەیە لە هۆکار یەکەمیان دوور نەکەینەوەی کە باسی کرد لە بەندیخانەکان و کۆمەڵی هێز دروستکران بە تۆنڕەوی بە ناوی ئیسلام هۆکاریان کرد ئێستا لەوانەیە هەندێک لە خێزانەکان بینەری ئێمە بن و گوێ لە وتەبە نرخەکانی بەڕێزە بگرن بەڵام پرسیار دروستە بێ یعنی گەنجمان هەیە نەوجوانمان هەیە مناڵمان هەیە پرسیارەکان
شاشە بینێ ئێستا شواز شاشش بێنە مۆبایلەکە لە بەردەمیاتی ئەڵێ دایکە ئەمە چییە ئەمە ئیسلامە ماکات یعنی بێمە تۆزە با ڕوونتر قسەکەین ئەمانە بۆچی وا لەم خەڵکاکەن ئێمە چۆن بتوانین ئەمانە لە ناو خێزانەکانە وەڵاممان پێ بێ بۆم پرسیارە ئێستا بەڕێز دکتۆرێکی بەڕێزی ناوەندە ئەکادمیەکان ڕۆڵیان چیە لەم بابەتەیە بۆ نمونە ئێستا هەر یەکەمان زۆرینەی خێزانەکانمان یەکێکی لە پەیمانگای یان لە زانکۆیە باشە ئەگەر بە شێوازی لە شێوازەکان بە شێوازێکی ئەکادمی ئەمانە کاری لەسەر بگرێ برمیچەکەی چۆتە کوێی و ئەمە لە چیوە سەری هەڵداوە ئەمە پەیوەندی بە ئاین ئیسلامەوە نییە ئەمە جوانەکانی ئاین ئیسلامە ئەمە کۆمەڵێکی کەن بە ناوی ئەوە ئەم ڕوونکردنەوەانە هەبێ کۆمەڵی بیرکردنەوە لای گەنجەکانمان دروست نابێت ئێمە چۆن بتوانین ئەم کارە بکەین ئەو کارە بەڕاستی یەکەم شت پێویستیمان بەوە هەیە ئەمە خوێندنەوەمان بۆ ئیسلام کۆڵی داوەدا زانستیەکانمان ئیشکا لەسەر ئەوەی کابێت دراساتی ئیسلامیمان زۆر بەهێزکەین کەمەدا لەم ڕۆ بەڕاستی لاوازین لە وڵاتەیە بە حکمی کۆمەڵە شت ئەویش کە بەڕاستی داوان دەفەت نەبێت لێرە باسی کەم بەشێکی فەقیرترین مؤسساتی ئاینی لە وڵاتەیە مؤسساتی ئاینی بەڕاستی دەستگا ئاینەکانمان لە ئەوقاف و بیگرا تا خوێندنە ئیسلامیەکانیشمان لاوازترین و هەژاترین کەسن بێخاوەنترین کەسن زۆر جار هەیە سەرکوت کراون بە حکمی ئیرهاب و توندڕەوی ئەوانە ڕێگەی پێ نەدراوە دەستی ئاوا گیراوە نتوانیوە ئەو دراسە و پێداویستی کە پێویستە بۆ وڵاتە توێژینەوەی خۆی ئەنجام بە نتوانراوە بکرێ و ئێستا ماوەیەکە سپاس بۆخوا تەقریبەن دەرگا زیاتر کراوەیە بەڵام لە دەرفەتێکە ئابینم کە هەتا زۆر جار هەیە مؤسساتدا خراچووکە هەموو جاوتمە هەژاترین دەستگا لەم وڵاتەیە کە هەبێ وڵاتە دەستگای ئاینەکان و ئیسلامیەکانە بەڕاستی کە تا ئێستا حکومە نەیتوانێت تەوزیفیکا بۆ ئەو لایەنە پێویستە تەوزیفیکا و باید تەوزیف بکرایە نقطەیەکی تر بەڕاستی خودی خۆمانە نەخوێندنەوەی خۆمانە ئێمە بەڕاستی گەنجی ئێمە و خەڵکی ئەوڕۆستن و ڕۆژمیری ئێمە خوێنەوەمان زۆر کەمە هەمومان پشتمان بەسووە یا بە خیتاب و گوتار یا بە حیزبەکەمان یا بە جەماعەتە و گروپەکەمان ئەمەش خراپە بەڕاستی میلەت وا پەروەدە ناکرێت میلەت بەڕاستی تاریگردا و گەنجەکانی کە لە ئایندە پەروەدەیەکەین حەق وایە وا پەروەدەکەین کە بێ بە عەقڵی خۆی بیرکاتەوە واز بینێت لەوەی کە منی خۆشەوێ شوێن من کەوێ شوێن گروپەکەم و شوێن حیزبەکەکەوێ ئەوێش بە عەقڵ و بە خوێندنەوە بە سەقافە و بە ڕۆژبیری کە ئێمە بەڕاستی ئەبێ دروستکەین ئەمە پێویستمان بە گەشەکردنی ئەمە زۆر زۆرە ئەمە نقطەیەکی گرنگە بۆ ئەم بوارەش پێویستە کۆمەڵێک کتێبی زۆر گرنگ بچێتە بازارەوە و ئەو خەڵکە کە ڕۆژنبیری کوێ ئیسفادە لەماکە ئیسفادەکات لەوەی کە حقیقەتن لەوەی کەشتی ڕاست و جوانن نەک لەوانەیە کە مەسەن زۆرێکی دەستی سیاسی و ڕێکخراوی سیاسی و شتی سیاسی دروستی کردووە ئێمە ئازانین دنیای سیاسەتی میکافیلی پشت بە درۆوە بەسێ ئەو لە درۆکردنا سەڵ ناکاتەوە حتا ئەتوانێت درۆکات لەبەرەوە ئەم دنیای سا کە سیاست ڕۆڵە بینێ سیاسەتی میکافیلی سیاسەتی میکافیلی بەڕاستی شەرمی نییە لە درۆکردنا ئەومان ئەزانین کە پێشە بێ بیخوێن توانم پرۆزەکانی و وەدەکارەکانی خوێن تۆ ئەزانین چۆن کارەکە لەوەر پێویستەکە ئێمە ئەمە بناسەین سێهەم شت پێویستیمان پێیەتی ئەوەیە کە بۆ ئەمە دروستە بێ بەڕاستی ئەمە کە دروستە بێ بدەوێنە دەوێت کۆمەڵێک مەزاهیبی هەن کۆمەڵێک مەدرسە هەن لە کاتی خۆیان لە زەمانێکە تەفسیری هەیە لە دەقی قورئانی پیرۆزیان بەم معنایە نەکردووە ئەم دەقانە ئایا تەفسیرانە تەفسیرێکی حەقیقین وایە تەفسیرێکی مەسەن سیاسین وایە تەفسیرێکە مەسەن پەیوەندی بە ژینگەیەکی تایبەتەوە هەیە ئەمانە بەڕاستی لە وڵاتی ئێمە سپاس بۆ خوای گەورەوەی کە مێژووی کورد دەخوێنینەوانێ لە بیدایەتی موسڵمانی تاکو ئێسەکانە ئەم جۆرە دەقانە باویان نەبووە چونکە لەوەرەی زانەکانی ئێمە هەڵگری کوفکرێکی میانە ڕەوی ئیسلامی زۆر کوردەوانی کوردیانی زۆر گونجاو لەگەڵ وڵاتی خۆیان بۆی لە لای ئێمە کەمترین کەس ئەبینی هەڵگری فکری تون ڕەوی ببێ چونکە ئەو جۆرە تەفسیرانی ئەسڵا هەر نەخوێنێتەوە نێ ناوتە وڵاتەوە بەڵام دواتر کە دنیا ئەکرێتەوانێت بە تەسدیری و بڵێن چۆنەڵێ بەناوی بە نادنی هێندە دەستگای سیاسیەوە ئەم فکران دەنێرێ بۆ عالەمی ئیسلامی بڵاوکرێتەوە لەبەر خاتی کۆمەڵەشتی سیاسی کێکیان دیفاعکردن لە خودی دەوڵەت لە خودی هێز و دەسەڵاتی ئەو کەسێت کە شوێنە هەیە بۆی ئەمانە کە عەرسەکەم ئەمە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو حەڵەتانە ئەگەینا تۆ مێژووی کورد بخوێنەرەوانە زانەکانی کوردی ئێمە لە بچووکتی دەهاتا گەورەترینیان زانێکیان هەڵگرێم جۆرە فکرەیە مامۆستای مەلای گەورەمان هەیە لە زەمەنی خۆیەکێک بۆ لەو زانانی کە خۆی باسەکە ئەڵێ لە سەردەمی منە وەزیری مەعاریفی عێراقی هاتە مزگەوتەکەی من لەسەر مێزێکی تەختەی شەڕ مەجموعەیەک تێم دانەوێت کەناوانە ژیانی ناپلیۆن بوو لێ پرسیمەوەتیەوە چیەکە لەسەر مێزەکە وتم بۆ وتی تۆ ناپلیۆن وتم ناژیانی ناپلیۆنی بەنسبە منەوە علم لە لای ئێمەی هەموو مرۆڤە علم مولکی کەس نییە زانستی هەر هەموومانە ئەو عەقڵەمان هەبوو لە کووردا زانای ئاوامان هەبووە لەو سەردەمەیە هاوتوتی زانست مولکی هەر هەموومانە یەک کەس نییە بۆ کەسیش ناهاتووە بۆیە ئەلەو کاتەیە مامۆستای مزگەوت ژیانی ناپلیۆنی خوێندوێتەوە وا بیری کردوێت و مەلای کوردی ئێمە ئاوا ژیاون ئێمە ئەو جۆرە بیرە تونڕەوەی کەیتە وڵات لەم دنیا هەیە نامۆیە هەم بە کولتوری ئیسلامیمان هەم بە کوردی نەتەوەیمان وەبێ ئەمە بزانێ ئەم حەقیقەتە وەبێ بجیلە تازەی بزانێ زانەکانی ئێمە ئاواهی بوون بەڵام کاتێک کە ئەبینین بدەوێنە دەوێت لە دنیای ئێستادا ئەوە نە دنیا کراوەتەوە
هەر کاتێکویتە سەر مەسەن سوشال میدیا هەر خێرا دەستی ناباشێکە دنیاش ڕوتەیەەکە ئێ چۆن ڕۆشنبیرەی بین بۆ کامە لەمانە گوێ لێگرم کەواتە مامۆستا ئەتوانین بڵێن هەندێک جایش ئەو بارودۆخانەی کە لە دەرەوە هەیە کاردانەوەی هەیە بەسەر مامۆستا ئاینەکانش لەگەڵ ڕێزمەتەواوی مامۆستا ئاینەکان ئەگەر مە بچینە گەڕکەکانەوانێکە ڕۆژانی هێنی ئێوتاری هێنی تیا پێشکەشەکرێت هەندێک جار ئەبینین بارودۆخێکی سیاسیە هەر بارودۆخێکیت کە ڕنگدانەوەی هەیە لە وتارەکانیانەوە ئەگەر بەپێی ناوچە بەپێی پارێزگاکان بێ وەری بگین ئەبینی کەشتە هەر شوێنێکەوە گۆڕانکاریە ئەتوانین بڵێن ئەمانە کاریگەریان هەیە بەسەر مامۆستا ئاینەکانیش لە ڕاستی داگەرەوەیەکێک لە معناکانی ئەوەیە لاوازی دەستگا ئاینەکەمانە ئێمە بەڕاستی کاتێ مزگەوت لە دەستی خۆمان هەیە ئەبێ خۆمان کەس بۆ خۆمان پەرۆدە بکەین ئەبێ ئێمە بین ئەو زانانە لە وڵاتی خۆمانە بە عقلی خۆمان بە خواستی وڵاتەکەمان بەو شێوازبیکردنەوەی خۆمان ئەوە لاوازی دەستگا پەروەردەیەکانی ئێمەیە کاتێکە بینی خەڵکی کاریگەرە بەشتی دەرەوە ئەگەنا ئەگەر ئێمە توانی بێتمان خەڵکی لە ئاسی خۆیان پەرۆدە بکەین زانستی پەرۆدەیکەین لە ڕووی فکریەوە پەرۆدەیکەین و کاتە شتانەکو چۆن مامۆستا کۆنەکانی پێشینی ئێمە وان بیرنەکە جواب بیر ناکاتەوە کاریگەری بوونەکە حتمان جۆرێک لە لاوازیە هەموو ئینسانێک کاتێک کە لاوازیە لە خۆیان بینە بەچی پڕێکاتەوە بەشتی خەڵکی تر پڕێکاتەوە قسێکی زۆر جوانی ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ هەیە ئەفەرمی لە شوێنی هەموو سیفەتێکی جوانە سیفەتێکی ناشرین دانیشێ بدەوێنە دەوێگەشتۆ شوێنەکە خەزەرفەکە خاڵی کرد ئیلا بێشتی پڕیکاتەوە جاگە بە جوان پڕ نەکردەوە حتمما ناشرین لە شوێنە دانیشێ ئەگەر بە پاک فڕنگ و پیسە لە شوێنە دانیشێ ئەوڕێ بەبێ لە بیریا بجار لە قسێکی جوانیە فەرمێ نەفسی ئینسان ئەگەر لە هێن دەشتی حەڵاڵ نەگریتەوە تەماع لە حرامەکانی ژەرەکە ئەبێ جابەجای تۆ دەشتی حەڵاڵ بگریتەوانێ بۆ ئەوی فێر ببێ نەچێ بەلای حرامەکانە لەبەرە بەڕاستی ئێمە من نەمانتوانیوە ئەوە پڕکەینەوانە تا لە ئایدۆلۆژی و فکر و زانستی ئەوە قوڵ بێ ئەوەنە پڕ بێ پێویستی نەکا بەوەی دەست بەرە بۆ هێندەشتی تر واسن ئاسا هەر بەلایشەوە باش نەبێ بۆ ئێساکە بەبێ پشتی وا بکەی کە بەلایەوە باش نەبێ هەرگوێی لێگر بڵێ بە کەڵکی من نایە بەڕاستی ئەمە لەوانەیە بۆ ژینگەیەکی تر باش بێ بەڵام بۆ ژینگەی ئێمە باش نییە جا هەموو جارە من لە نمونەیەکی بچکۆلە بۆ جەناتم گێڕمەوە ئێمە لەگەڵ مامۆستای لە زانکۆیە هەندێک مامۆستا باسی خۆیەکە کە ساڵی مەسەنەن هەفتاشتاکان یا بڵێنەوە هەشتاکان تەقریبەن شتاکان دەستی تۆ لە پۆلا و قسەی زۆن تون بوو قسەی بە تەلەبە و تۆ و هەندێک جار مەسەن لێشی داوت ئێمە ئەمڕۆ مەسەن نەقسە لێنە قسەی خۆشی بۆکەین و ماچیشیەکەین ئەوتم کاکە ئەو تووڕەبوون تۆ ئەو ژینگەی تۆ لەوانێت باش بێ بەس ئەم ژینگەی ئەمڕۆی من تووڕەبوون ناگوجێ کابە بێ ئەم عقلە مامۆ دروست ببێ من ناوێت تەقلیدی و مامۆستای بکەم لە ساڵی هەشتاکان دەست تۆ توانێ و شوڵێکیشی پێوە یا ڕاستەکەی لە ناو زانکۆ شاوە لە تەلەڤیزیۆ دەرەوە زل لێلیاوە دەرەوە شەقی تێڵاوە دەرەوە ئێستا چوم وا بکەم ئەو بە من گونجاو نییە بەڵێ خۆ لەو ژینگەی ئەو مامۆستا لەو ڕۆژگار لەوانێت زۆر جێی خۆی بوو بێ بەڵام ئێستا جێی خۆی نییە ئەبێ ئەم عقلم بۆ دروست ببێ کاکە من بیر لە ئێساکەم من ئێستا ئاژیم لەم شوێنە ئاژیم لەم جێگا ئاژیم چی بۆ ئێرە گونجاوە ئیسلام ئەم جوانانەی هەیە قاعدە و یاسای هەیە لە فتوا دەفەرمێ هەر فتوایە یاسا هەر فتوای هەر ئەحکامی شەرعی لەسەر عادات و عرف بوو واتە پەیوەندی بە زەمانیش و بە زەمینیش و بە شاسەکەش هەیە کابوو کۆمەڵەشت هەیە لە ئێستا بە تۆی ئەڵم ئەگەر چوویتە جێگەی ترڵم کاکە ئەو حکەمەکە ئەگۆڕێ لەوانە شتێکی تر پێ بڵێم وەکو عیلاجی دوکتۆرەکان واتانە دوکتۆرێکی بەڕێز کە نەخۆشە چێ بۆ لای ئەگونجێ بۆ یەک نەخۆشی سێ چوار دانە پێنج شەش بژارەی دەرمان هەبێ بەڵام خۆمی بۆ نانووسێ تەشخیصێکا بۆ تۆ ئەمان باشە بەڵام هەر نەخۆشە لە هەمان نەخۆشی تۆ چێ بۆ لای دەرمانتری بۆ نووسێ چووە گونجێ پێگادە جەستەکەی ئەوانی بۆ نەبانی بۆ بێ باشترە ئەمە ئیشی عقلی دوکتۆرەکەیە زانش ئاواهیە لە ناو کۆمەڵگەیە ئەبێ عقلی ئەوەندە جوان گەشەی کرد بێ ئەوەندە پڕ بێ لە ڕووی زانستیەوانە دایمە بەردەوام بیر کاتەوە لەوەی چی جوانترە لێرا بیکە قورئانیش پێماندا فێرمە فەرمێ الذين يستمعون القول فيتبعون احسنه قورئان پێمانڵێ بێ هەمومان گوێبگری لە خەڵک گوێژەکرم لە تۆ لە فلان بەڵام کامی هەڵەبژێرم ئەحسەنەهو جوانترین بۆ ئەو جێگەیە کە لێرە منچێت کامیان جوانترینە ئەبێ بە شوێن جوانترین ئابگەڕین ئێمە بەڕاستی پێوتین ئیسلام پێماڵە عشقی جوانترین بن دە ئەم جوانترینانە لە کردارە لە ڕەفتارە لە گوتارمانەیە لە ڕووی زانستیشمان و حتا من توێژینەوەش کەم لە بینی سێ بژاردەیە ئەبێ تەرجیحی جوانترینەکان بم باشترینەکان بن چاکترینەکان بم هەدووگە چۆن لە کاڵاکانیش کەیکردین جوانترین کاڵاکردن بە نیسبەت زەوقی خۆم کاڵ بەلامە جوانترینە ئەگونجێ ئەوەی کە بەلا منە جوانترینە لە لای تۆ جوانترین نەبێ لە تۆ شتێکی تر جوانترین بێ بۆیە ئەم زانانە لە ئیسلامە ئەم بیرە جیاواز و فکری جیاواز و بیکردنەوەی جیاواز ڕێگەی زۆر جوانی پێدراوە فەرمێ بەردەوامیش بیرکەیتەوانێ عالمەکان و زانەکانی پێشین بۆچی لە مەسەلەی وا هەیە یەک بابەتە 4 بۆ 5 ڕێیان هەیە ئەخەبیریان کردوەوە هەر کەسە اختیارێکی کردو بە گوێرەی ئەوەی کە خۆ بە جوانی زانێ بێگومان ئەوەش زۆر گرنگە کە ئێمە هەمومان بتوانین کە ئەم دینە ئەمەنە بەرفراوانە بەپێی ئانوساتی خۆی توانی خۆتی لەگەڵا بگونجێنیت و بتوانین لە جوانیەکانی زیاتر سوودمەند بیت و دوورکەی تۆ لەوەی کە کۆمەڵێ بابەتە کە هیچ
پەیوەندینیە بەم دینەوە تۆ بیخەیتە ڕیزبەندی ئەم دینەوە سپاس بۆ تۆ مامۆستا هیوادارین کە هەمومان ڕەفتارمان جوان بێ ئارامیمان جوان بێ ئەوەی کە پێمانە وەکو زانست و ئەوەی کە پێمانە کە بەرامبەرەکەمان پێویستێتی پێی بگەێنین ئەوشی کە گرنگە بتوانین کۆمەلگاکەمان هەمیشە بەرە هۆشیاری بەرین کە ڕێزگرتن و خۆشگویستی و پێکەوە ژیان لە هەمووی گرنگترە و دینەکەشمان هەمیشە باڵا دەست بێ بەسەرمانەوە دووبارە سپاس بە سپاس دێواکەم سەرکەوتوو بن سپاس هەمووانەکەم دەست